أولا مقترح اللجنة تصويت. دوای لابردنی بەرگەی گەڕانەوەی پاشەکەوتی موچە لە پرۆژە یاسای بودجەی 2020 عراق مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم ئەو نادادیە بە خیانەتێکی گەورە دەزان و ئۆباڵەکەشی دەخەنە ئەستۆی دوو حیزبی دەسەڵاتدار و ئۆپۆزیسیۆنێکی ساختە و دەستەمە و دەڵێن قبوڵی ناکەین و هەڵوێستمان دەبێت. لە ڕاستیا و دەسەڵاتی سیاسی کە هەرێمی کوردستان بڕێەوە با هیچ کات دژایەتی خۆی بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەشاریوەتەوە بەشتی بێشەرمانە هەمیشە دژ بە ماف و بەژەوەندەکانی خەڵکی هەرێمی کوردستان بووە. بەڵام ئەوەی کە ئەمشەو لە پەرلەمانی عراق تێپەڕی بەڕاستی قیممەی بێشەرمی و چۆنەڵی ناشرینی ئەم دەسەڵاتە سیاسیە کە بە شێوەیەکی ئاشکرا بە بەرچاوی هەموو دنیاوە کەوتۆتە دژایەتی قوت و خواردن و چۆنەڵی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان کە ئەمە بەڕاستی بێشەرمێکی گەورەیەوە قۆناغێکی مەترسیدارە سەرەتای قۆناغێکی مەترسیدارە کە پێویستە خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی قبوڵی نەکات و مەردانە بێتە سەرجادەوە دژی بۆسێتەوە. لە ڕاستیا بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەرکەوت کە ئەو حیزبە سیاسیانەی کە مزایدەکەن لەسەرەوە داکۆچی لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستانەکەن ئەوە بەڕاستی هەرتەنا مزایدەیەکی عەلامیە و لە ئەرزی وەقع هیچ شتێکیان نەکردووە. بۆیە ئەیانتوانی لە ڕێگەی با بڵێن ئەو خەڵکەی و جەماوەرەی کە هەیەە خۆپشاندانێک دروستکەن مزاهرەیەک دروستکەن ئەمە نیشانیدا کە ئەمە هەمووی مزایدەی عەلامی و هیچ شتێکی تر نییە. ئەمژە پاشەکەوتە بۆ خەڵک چاک بوو چکە خەڵک ئێستا باریدارە مامۆستایان خەڵک ئێستا باریدارە خەڵک ئێستا قەرزارە هەموو چێشی تەماشاکەی سێمە من فەرمانبەرە بەسەر لە شوێنێکم ماگانە 500,000 هەیە سەیرەکەی تا ئێستا موچەم وەرنەگرتەوە. وەڵایی تر ئەوانە لێ بەپرسیانن کە سەرەتی وڵاتە بە تاڵانە بن خی گەورە ناناسن پاشەکەوتەش دەوری هەبوو ئەگەر یەکی ملیۆنیشی بایەتەوە بە خەڵک هەر فەرقیە بوو نەک دژایەتیان کردایەوە پشتگیریان کردایە لەبەرەوە بۆ خەڵک دەوری ئەساسی هەبوو بە ئاژ ئێستا تۆ من ئێستا خۆم برادرم ئێمە ئاژ وەرەگرێ و ڕۆژە 10,000 پێمێنێ. مامۆستایان و فەرمانبەران پێیان وایە ئەوەی لە بەغدا کرا بەڕێکەوتنێکی پێشوەختە بووە و ئەو هەڵایەشی لە بەشێک لە ڕاگەیاندنەکانی حیزبەکانەوە دەکرا تەنها چەواشەکاریەک بوو بۆ ئەوەی خۆیان وەکو پاڵەوان پیشان بدەن لای فەرمانبەران و مامۆستایانی هەرێمی کوردستان. ئەم کارە قێزەونەی کە کرا ئەمە یەکەم ئاژبەتاڵ نییە دووەم نییە سێم نییە ئەمە چوارەم ئاژبەتاڵە بەڵام ئەم ئاژبەتاڵەیان بەسەر موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەکرا بەداخەوە ئەگەر موچەی هەر شوێنێکی تر ببرایە بۆ نمونە ئێستا بەغداد موچەی موچەخۆرانی ئاوە ئەتک بکردایە ئێستا بینای پەرلەمان و ناوچەی سەوز و سەرۆکایەتی و هەموو شتێکیانە سووتان بەڵام داخەکەم بەداخەوە بۆ ئەو میلەتە بەیانی و دووبیانی کە دەنگدان ببێ کۆمەڵێک لێشاوێک مامۆستایان و فەرمانبەران ئەچن بۆ سنووقەکانی دەنگدان دەنگە دەن بە یەکێتی و پارتی و نەوەی نوێ ئەم بابەتە شتانە نازانم ئەم برسیەتیە تاکەی قوبوڵەکان ئەگەر ئەو پاری بەرتیلیان بدایە بە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان کە پاشەکەوت کراوە دڵنیام بەشی 3 ساڵ بۆ 4 ساڵی لە سادەی گەڕانەوەی پاشەکەوتی موچەیەکەت بە دڵنیاییەوە ئەگەر زیاتریش نەبوایە. 2 هەفتە بەر لە ئێستا بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم بۆ دەستەبەرکردنی گەڕانەوەی پاشەکەوتی موچە سەردانی بەغدایان کردو لەگەڵ بەشێک لەلایەنە عراقیەکان کۆبوونەوە هەرچەندە بەڵێنی زارەکیان پێدرا بەڵام وەکو خۆیان دەڵێن ڕێکەوتنێک کرا و گەورەترین دەرفەت لە بەردەم گەڕانەوەی مافەکانیان بوو بە ئاردی ناودڕک بۆیە ئامادەکاری دەکەن بۆ خۆپشاندان و سەرهەڵدانەوەی ناڕەزایەتیەکان. ڕامیا عوسمان کەناڵی پەیام سلێمانی.